بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ، من یادگار فایقم. ئەم شەو لاگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵقەی ئەمڕۆی باسی ڕۆژ. دیارە لە ئێستادا یەکێک لە باسە گەرمەکان لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە کەناڵەکانی ڕاگەیاندن لە ناو چین و توێژەکان باسی ڕیفراندۆمە، چ ئەوانەی کە لەگەڵین، چ ئەوانەی دژین، چ ئەوانەی پێیان وایە باشە، چ ئەوانەی پێیان وایە کاتی نییە و تەوقیتەکە خراپە. ئێمە مەبەستمانە هەر جارەی کە باسێک یاخود تەوەرێک بۆ پرسی ڕیفراندۆم دیاریەکەین، لایەنێکی جیاوازی پرسەکە وەربگرین بۆی بتوانین وردە وردە وێنەکە لای بینەر زیاتر ڕوون بکەینەوە و ڕەهەندەکانی ئەم پرسە زیاتر بۆ بینەر شی بکەینەوە و ڕوونی بکەینەوە، وای لێ بکەین کە باشتر لە پرسەکە تێبگات. ئەم شەو هەوڵەدەین قسە لەسەر ڕیفراندۆم بکەین، قسە لەسەر گرنگی ئەم پرسە بکەین، بۆچی لەم تەوقیت هەیە، ئایا ئەم ڕیفراندۆم مڵکی حزبێکی دیاری کراوە، ئەو دەوڵەتەی دروستە بێت بۆ تاکە حزبێکی دیاری کراوە و دۆخی ئابووری ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان قسە لەسەر وایە کە هەرێمی کوردستان لە ئێستادا بەدەست دۆخێکی ناهەمواری دارایی و ئابووریە و ئەناڵێنێ ئایا ئەنجامدانی ڕیفراندۆم و یاخود ڕاگەیاندنی سربەخۆی و دەوڵەتی کوردستان چۆن نەکرێت ئەگەر وڵات لە دۆخێکی ئابووری ئاوایە بێت. هەوڵەدەم لەسەر زۆربەی پرسەکان بتوانین بە پێ و کاتێک کە لە بەردەستمانە قسە بکەین و قسە لەسەر ناکۆکی نێوان لایەنەکانەکەین، چۆن دەکرێت ڕیفراندۆم بە شێوەیەک لە شێوەکان استقلال بکرێت بۆی بخرێتە خزمەتی یەکڕێزی لە هەرێمی کوردستان. بۆم تەوەرە من دوو مامۆستای عزیز و بەڕێز میوانمە لە دەستە ڕاستەوە مامۆستا سیروان حەمەشەریف ماستەر لە یاسای نێودەوڵەتی زۆر بەخێر بێت سەرچاوماتن، هەروە مامۆستا دانا نەقی چاودێری سیاسی حەزوری هەیە لەگەڵمان. کاکە داناگەر هەر لە جەنابتەوە تەوەرەکە بکەینەوە و دەست بە باسەکە بکەین. لەو ساتەوەی کە وتراوە کە ڕیفراندۆم ئەکرێت و بە شێوەیەک لە شێوەکان لە کاتەکەی دیاری کراوە و پارتە سیاسیەکان جگە لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لە دەرەوەی پرسەکە خۆیان بینیوەتەوە، قسە زۆر لەسەر ڕیفراندۆم کراوە. هەندێک لەگەڵ ئەوەن کە ئەم ڕیفراندۆمە بە هەر وەسیلەیەک بێت سەر بخرێ و هەندێکیش پێیان وایە کە چی بکرێت ئەبێت بە نەخێر وەڵام بدرێتەوە. دەنگە بەڵێکە بە شێوەیەک لە شێوەکان ڕوونە، بەڵام دەنگە نەخێرەکە پێت وایە لە چیەوە سەرچاوی گرتووە و چۆن ئەکرێت ئەم دەنگە نەخێرە احتیوا بکرێت و هەمووان پێکەوە بەرەو ڕووی پرسەکە بچین، چونکە وترێ پرسەکە پرسێکی حزبی نییە بەڵکو پرسێکی نیشتیمانیە. 100% پرسەکە پرسێکی نیشتیمانیە و ئەم پرسە لە حیزبەوە سەرچاوی گرتووە، تاک حیزبیش نییە. ئەو هێزە سیاسیانەی کە ئیمڕۆ پشتگیری ڕیفراندۆم دەکەن، یەکێتی نیشتیمانی کوردستان، پارتی دیموکراتی کوردستان و چەند هێزێکی تر و بەداخەوە هێزێکی سەرەکی تر هەیە کە هێزی بزوتنەوەی گۆڕانە، خاوەنی 24 کورسیە لە پەرلەمانی کوردستانی عێراق و هێزی کۆمەڵی ئیسلامی بە هەمان شێوەوانیش سوقلی خۆیانیان هەیە لە پەرلەمان. و هێشتا من پێم وایە کات زۆری ماوە بۆ ئەوەی کە دانووساندن بکرێت لە نێوان هێزەکاندا، بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە یەک نزیک بوونەوە و دانووساندن بکەن لەسەر مەسیری نیشتیمان و لەسەر مەسیری کوردستان و لەسەر داهاتووی کوردستان و ناکرێ لە ڕاستیە داهاتووی کوردستان لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی گوزەرانی خەڵکەوە و لە ڕووی ئابووری و کێشە کۆمەڵایەتیەکانەوە ببەسترێتەوە بە قین و ڕقکاریەوە، بەڵکو دەبێت ببەستێتەوە بە ئەجێندای لە ڕاستیە هێزە سیاسیەکان، بە تایبەتی تر پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و باقی هێزەکانی تر. ئەوەی من دەمەوێت لەسەر ڕێفراندۆم بە وەجهەنەزەری من ئەوەیە کە پەیوەستە بە هەموو تاکی کوردیوە، تەنها پەیوەست نییە بە هێزە سیاسیەکان. ڕاستە هێزە سیاسیەکان ئەمڕۆ لە ساحەی سیاسی کوردستانە خاوەنی بڕیارن و هەر یەکیان خاوەنی نفوسی خۆیانن، بەڵام ئێمە ناتوانین گەواهی ئەوە بین هەموو لایەنگرانی هەر هێزێکی سیاسی، هێزە سیاسیەکە خۆی دەتوانێت گرنگی ئەوە وەربگرێت کە تەواوی لایەنگرانی دەنگ بە ڕێفراندۆم دەدەن. بەڵکو کابێت قسە لەسەر ئەوە هەیە کە کۆمەڵگەی کوردی ینی بەسەر پارتە سیاسیەکانەدا بەش بووە و وەکو خۆشت ئاماژەت پێدا هەر پارتێکی سیاسی خاوەنی نفوزی خۆیەتی و بە هەر شێوەیەکی ئازبات
ئێمە هێشتا ئەومان تێ نەپەڕانوە کە هەیە کەم تا زۆر هەیە بەڵام بە زۆرینە نییە کە قاعدەی بنکەی جەماوەری لایەنێکی دیاریکراوە بڵێ من بە قسەی حزبەکەم ناکەم هەیە بەڵام زۆر زۆر کەمە کەواتە ئەکرێ هیچ پارتێکی سیاسی لە دەرەوەی ئەم پرۆسەیە بێت ناکرێت ئەگەر بێت و پارتێکی سیاسی لە دەرەوەی ئەم باز نەبێت ڕوبەڕووی تەحەدایەک دەبێتەوە یەکێکیانەوەی مەسایلی نیشتیمانی و کورتپەروەریە ئەوە بۆ مێژوو دەمێنێتەوە و بەشێکی تریشی ئەوەیە کە ڕوبەڕووی بەرپرسیارەتی دەبێتەوە ئایا تەنها گرە و لەسەر ئەوە دەکرێت ڕیفراندۆم شێوەی ئەنجامدانەکەی چۆن دەبێت تاوەکو ئێستا من پێم وانە هیچ هێزێک لە هێزە سیاسەکانی کوردستان بەڕوونی کەمپین و بانگەشە بۆ جۆرێتی ڕیفراندۆمەکە ئایا ڕیفراندۆم لەکوێدا ئێمە دەوەستێنێت و لەکوێدا بەردەوامیمان پێدەدا و ئەو گرنگی و ئەو هیوایی کە لە ڕیفراندۆمدا بەرچاو دەکرێت ئاسۆی نیشتیمان بەرەو کوێ هەنگاو پێدەنێ و ئاسۆی گەل بەرەو کوێ هەنگاو پێدەن دیارە ئەوە لەوەتەی کورد هەیە و خەبات دەکات و هێزە سیاسیە کوردیەکان هەیە لە سەدەی ڕابردووە و دەیەک و حەوت ساڵە خەبات لە پێناو مافی چاری خۆنووسین دەکرێت خەبات لە پێناو گێڕانەوەی خاک دەکرێت خەبات لە پێناو گێڕانەوەی سەروەری دەکرێت بەڵام گێڕانەوەی سەروەریەکە ئێستا لەلایەن هێزە سیاسیەکانەوە لەبەر ئەوەی لە ماوەی 26 ساڵە ئەزمموی حکومدارەتی دەکەن کەوتۆتە بەرپرسیار بەڵام نوزە نەتەوایەتیەکە گفت و گۆ ستەیتمێنتە نەتەوایەتیەکە پێویستی زیاتر بەڕوونکردنەوە هەیە سپاس دەکەم من بێگومان دێمەوەلات بۆی لەکوێ وەستاین لەوێ بەردەوام بین مامۆستا سیروان دیارە جەنابتان و کاکداناش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە بەردەوامی ڕای خۆتان لەسەر پرسە جیاوازەکانە خەنەڕوو و ئەم شەو کە ئێواردتان لێرە حزورتان هەیە ماشەڵڵا دوو کەسن لە بوارە ئەکادیمیەکە و لە بوارە سیاسیەکەش حزورتان هەیە و گەنجیشن و مەبەستمە هەر لە ڕێگەی ئەم بەرنامەیە و ئەوەش بۆ بینەران ڕوون بکەمەوە کە دەرگا و شاشەی کوردستان 24 بۆ تەواوی چین و توێژەکان کراوەیە و کراوە دەبێت لە قۆناغی داهاتووشدا بۆی هەر هەمووان کاسبکاران مامۆستایان قوتابیان خوێندکاران هەر هەمویان قسەی خۆیان لەسەر ئەم پرسە بکەن و ڕای خۆیان و خەمەکانی خۆیان بگەێنن بە بەرپرسان مامۆستا سیروان یەکێک لەو نیگەرانیانەی کە لە ئێستادا بەدیەکرێت هەرچەندە بە شێوەیەک لە شێوەکان بە فەرمی تەبەنی نەکراوە ئەوەیە ڕیفراندۆم وەکو کاکداناش ئاماژەی پێدا لە پێناو چی و لەکوێ ئەمان وەستێنێ و لەکوێ دەست پێ ئەەکەینەوە بەڵام گەر قسە لەسەر ئەوە بێ کە ڕیفراندۆم دەنگێکی باش و دەنگێکی یعنی ڕەها بێنێت یعنی زۆرینەیەکی ڕەهای وابێ کە پشتی پێبەسترێت چ لەلایەنە قانونیەکە و چ لەلایەنە معنەوی و ئەخلاقیەکەوە چ جۆرە دەوڵەتێک دروستە بێت یەکێک لە نیگەرانیەکان ئەوەیە بۆ منە ئەڵێن پارتی ئەم دەوڵەتە بۆ خۆی دروستەکات یان بۆ خۆی و یەکێتی دروستیەکە پێکەوە ئەمە پارتە سیاسیەکان چۆن ئەتوانن تێیپەڕێنن سپاس بەناوی خۆ سپاس بۆ دەرفەتەکەی جەنابەت سڵاو ڕێزی خۆشەویستیم بۆ بینەرانی بەڕێزت هەیە لە ڕاستیە یعنی کەیسی ڕیفراندۆم ئەوەی کە وەک جەناب باسێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە میدیا و لە سوشیال میدیاوە باسەکرێ هەنێک یعنی با بڵێم زۆرێک لەوانەی کە جمهوری نەخێری ڕیفراندۆمیشن لەگەڵ متفقان مەبدەئیین لەگەڵ ڕیفراندۆمن تەنها ئەوەی ئەڵێن بەڵام بۆ نمونە ئەڵێ بەڵام ئێستا کاتی نییە بەڵام دەوڵەتەکەمان دەوڵەتێکی ڕەنگە خێڵەکی بنەماڵەگەری ئەوە بێت بەڵام با من سەرنجی جەناب و بینەران و میوانە بەرزەکەت ڕابکێشم بۆ یەک لە کێشە هەرە گەورەکانی میلەتی کوردی ئێمە بە درێژایی مێژوو کە یەکێکین لە نەتەوە کۆنەکانی مێژوو و نەگۆڕاوین درێژەمان بە شناس و ناسنامەی خۆمانداوە هەتا هێنامان ئەم 2017 تا ئیستا ئەوە بووە دۆزی ڕەوای میلەتی کورد دۆزێکی چ بە پێی پێوەری نێودەوڵەتەکان چ بە پێی عورفی ئەدەوری چ بە پێی ئەخلاقی دەوری چ بە پێی ئاینە ئاسمانیەکان و چ بە پێی ئەو پێوەرانی کە لای ئینسانی مسەقف و ڕۆشنبیر و وەکەڵەی لیبرال هەیە دۆزێکی ڕەوای نەتەوایەتیە کە شایانی ئەوەیە کۆمەلگای نێودەوڵەتی ئاوری لێ بداتەوە یەک لەو کێشانە کە ئێمە بە درێژایی مێژوو هەمان بۆ ئەوە بۆ ئێمە نەمانتوانیوە ئەم دۆزە
لە دۆزێکی لۆکاڵەوە بکەین بە دۆزێکی گلۆباڵ یعنی لە ناوخۆیەوە بیگوازینەوە بۆ دۆزێکی هەرێمایەتی و نێودەوڵەتی وا بکەین کە تەعاطفێکی نێودەوڵەتی بۆ خۆمان ڕاکێشین دۆست و یار و نەیارەکانمان کەم بێت و یارەکانمان زۆر بێت و خۆشبەختانە ئەتوانم بڵێم ڕەنگ بە زیادەڕۆی نەکەم بڵێم وەک سیستەمی تەساعودی کە چۆن پلە بە پلە بەرزەک بێتەوە ئەوە دۆزی ڕەوای میلەتی کورد بە ڕوخمی ئەو کەم و کوڕانی کە برای بەرزم کاکدانەر باسی کرد ڕەنگ بێ با من ناوی بنێم کەم ئەزمونیمان بێت لە سیستەمی ئیداریە بەڵام لەگەڵەوەش من پێم خۆشە سەرنجی جەنابەت ڕابکێشم بۆ چەند نقطەیەکی قووەتی ئێمە کە شایەنی ئەوەیە ئێمە ئیستا وەک عەرەب وەک بنەمایەکی عەرەبی هەیە ئەڵێ من استعجل بشيء قبل أوانه عوقب بحرمانه هەر کەسێک پەلە بکات لە کارێک بەر لە وادەی خۆی ئەوە سزا ئەدرێ بە بێبەشبوون لێ دەستخۆش بۆچی ئێمە پەلەمان نییە بۆچی ئێمە پەلەمان نەکردو بە درێژەمێش بۆچی ئێمە ئیستا کاتمانە من سەر ئازم سەرنج جناب ڕابکێشم بۆ ئێمە لە چەند بوارێکەوە ئێمە بەرەو پێشوونی زۆر دیارمان بینیوە بۆ نمونە لە بواری بەرەو پێشوونی ئاسایشی هەرێمایەتیە ئێمە لەسەر ئاسایشی ناوخوا سپاس بۆ هیچ پێشمەرگە هێزی ناوخۆ بەڕاستی ئێمە ئاسایشێکمانەیە کە ئەتوانین اعتیمادی پێ بکەین کۆمپانیای نێودەوڵەتی ئەتوانم بڵێم سیاسی نێودەوڵەتەکان حتا زۆرێک لە سیاسیەکانی ئەوروپا و ئەمریکا کاتێک هاتن دەوڵەتی عێراقی کە دەوڵەتە سیادەی هەیە نوێنەری نەوتەگرتوەکان هەیە نەیان ئەتوانی شەوان لە بەغا بمێنەوە هاتنەم هەرێمی کوردستانی ئێمە ئەمانەوە ئەمە نیشانەی پێشکەوتنی ئێمە لە بواری ئاسایشە لە بواری ئەتوانم بڵێم بە سیاسەتی نێودەوڵەتی ئێمە چیمان کردووە یان با بڵێن ئێمە چۆن توانیمان تعاطفی دەوری بەلای خۆمان ڕابکێشین بەڕوخمی ئەو داعشە خوێن ڕێژە ئەو دژمن ناحەزە کە چواردەوری ئێمەی گرتووە کە زۆرێک لە چاودێران پێیان وا بوو ئەمە کۆتایی نقطەی قووەتی کوردایی تر کورد بەرەو شکستەشکێتەوە بە پێشەوانەی مەتوانیمان ئەمەش بە قازانجی خۆمان بشکێنینەوە و سوپاس بۆخوا توانیمان زیاتر پێشمەرگە ئەتوانم بڵێم زیادەڕۆی ناکەم بڵێم لە ئیسرائیل و لە ئەمریکای لاتین و لە هەر شوێنێک ناوی پێشمەرگە ئەبەی پێشمەرگە ناوێکی ناسراوە و معروفە بۆیە ئەتوانم بڵێم ئێستا ئێمە پەلەمان نەکردو لە ڕیفراندۆما زۆرێک لەو برادرانەی ئەوەی کە جەنابەت باسی کرد ئەتوانم بڵێم لە سەقافی و سیاسی ئەوانەی هەمویان ئەڵێن لەگەڵ ڕیفراندۆمین بەڵام ئەترسین ئەم دەوڵەتی خێڵەکی بێکە من پێم خۆش بۆ پرسیارەکە چۆن تێپەڕێنرێت چۆن تێپەڕێنێ خۆش چۆن ئەم نیەتە باشە چۆن ئەم نیگەرانیە بڕێتەوە لای هاوڵاتیان با ئێمە وادا بنین هاوڵاتیان لەسەر حەقن با ئێمە تۆزێک وەکەڵێ بە تەعەسسوب وەری نەگرین بە تەسامح وەریگرین تەعەسسوب یعنی ئێمە من لەسەر حەقم تەسامح یعنی هەردووکمان لەسەر حەقین با ئێمە نسبەتێک حەقیش دەین بە هاوڵاتیان هیچێکە با هاوڵاتی قەناعەتی وایە دەوڵەتێکی خێڵەکیە بێ دەوڵەتێکی پارتیویکێتیە بێ یان دەوڵەتێکی بنەماڵیە بێ باشە من ئەڵێم من بەڕوخمی ئەو هەموو خوێندنەوەی خۆم چ لە بواری قانون چ لە بواری یعنی بەڕاستی نەبێ من خوێنەرم بە ڕوخمی هەموو خوێندنەوەکەی خۆم ئەڵێم خۆزگا لە سەردەمی شێخ محمودی مەلیکە کە 100 ساڵ پێشی سەبوو دروست خۆزگا ئێمە دەوڵەتێکی خێڵەکی وەک مامۆستا ڕەفیق حیلمی لە یادداشتەکانی باسی ئەکات ئەڵێ کۆمەڵێک خەڵکی ئەو وای وەسفیانەکە کۆمەڵێک خەڵکی عەشایر دەوریان لە شێخ گرتبوو نەیان هێرچین ڕۆشنبیر نزیک بنەوە لێی خۆزگا من ئەڵێم لەو ئەو دەوڵەتە بە ڕوخمی خێڵەکی بە ڕوخمی هەموو دواکەوتوی هەموو گەندەڵی ئێمە ئەو کاتە دەوڵەتێکمان بۆ دروست ببوایە و صرف خێڵەکیش بوایە من دڵنیا تەکەمەوە بینرانی بەڕێز دڵنیا ئەکەمەوە کە بە تێپەڕبوونی 100 ساڵ نەئەگەشتە 100 ساڵیش ئەتوانم بڵێم لە ناو نەوەی شێخ محمودی مەلیکە ئێستا ڕەنگ بێ کەسێکیان لە سیستەمی حکومڕانی وڵاتی ئێمان نەبوو بەڵام ئێمە ئەو کاتە دەوڵەتێکمان نەبوو سەروەریمان نەبوو سیادەمان نەبوو بمانە لەگەڵ گۆڕانی عقلێتی تاکی کۆمەلگای کوردیە سیستەمی حکومڕانی هەرێمیش ئێمە بمانەوە نەمانەوەی ئیرادیە لە ئیرادی گۆڕانکاری بەسەرایە چونکەواتە مەبەستەوەیە پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان خۆیان شتێکی وا ناکەن کە دەوڵەتێکی وا دروست بکەن لە دنیای مۆدێرنا بچن بەرەو دەوڵەتێکی بنەماڵی یا دەوڵەتێک کە مافی تاکەکان و هاوڵاتی بوونی تیاد دەستە بەرنەکرێ یاخود پایەکانی دیموکراسی تایە جێقایم و پتەو نەبێ زۆر بە کورتی سوپاس بەسەر چاو ئێمە بەڕوخمی خۆت پێشەنگی ڕاپرسی ئێستا لێرە با ئینسان سەریح بێ بە ڕازگۆ بێ لە ڕاستیە پارتە سیاسیەکانە ئەوە چینی ڕۆشنبیر و شەقام نییە هەڵساوە داوای ڕیفراندۆمەکە لە ڕاستیە پارتە سیاسیەکان ڕابەری ئەم پرسە نیشتیمانیان و شەقامیش هاوکار و پشتیوانیانە بەڵام با ئێمە وادا بنین کە پارتە سیاسیەکان ئێرانێ دەوڵەتێکی خێڵەکیش بەرهەم بێنن با وادا بنین من دڵنیا تەکەمەوە بە تێپەڕبوونی زەمان دەوڵەتی خێڵەکی ئەنجامی نابێ چونکە لەگەڵ گۆڕانی عقلی کۆمەلگا لەگەڵ خوێندنەوەی تاکی کۆمەلگا دەوڵەتی سیستەمی حکومڕانیش گۆڕانکاری بەسەرداری زۆر سپاس مامۆستا من بۆ ئێمە نەبێ ئەو ترسە بڕەوێنمەوە ئەگەر گرنگ ئێمە دەوڵەتەکەمان هەبێ دواتر سیستەمی جۆری حکومڕانیەکە خۆمان دیاریەکەین نەک حیزبی سیاسی سپاس دەکەم مامۆستا دانا بێمەوە لای جەنابەت یەکێک لە ڕێیەکانەوەی ئەڵێت حکومەتی هەرێمی کوردستان موچەی پێ نادرێ و زۆر قەیرانی دارایی یەخەی گرتووە و کۆمپانیەکان بە بەردەوامی داوای قەرزی لێەکەن و کەیسی سەیر و سەمەرەی بۆ قوتەکەنەوە پایە ئابوووریەکە تا چەندە گرنگە بۆی ئێمە بەرەو سربەخۆیی هەنگاو بنێن و ئایا هەموو ئەو وڵاتانەی بەرەو سربەخۆیی و بەدەوڵەت بوون هەنگاویان ناوە ینی لە لووتکەی چۆن بڵێ دۆخی ئابووری خۆیان نابوون
هیچ کەم و کورتێکیان نەبووە یان ئەمەیان شتێکی ئاساییە؟ قۆناغی دەوڵەت بوون لە دوای جەنگی جیهانی دووەم چەندین دەوڵەت هاتە بوون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە بناغەی ئابووری دەورێکی زۆر کاریگەر و سەرەکی بینی و بۆ کوردستانیش بناغەی ئابووری دەورێکی زۆر زۆر سەرەکی دەبینێ و لە عێراقیشە بناغەی ئابووری هەیە بەڵام ئینفراستراکچەری با بڵێن ژێرخانەکەی ڕووخاوە بە حکمی ئەوەی کە زیاتر لە 14 ساڵە لە جەنگێکی نەگیسیایە حکومەتی پێشوو ڕووخاوە و ئەوەی لە عێراقدا هەیە لە دوای پەنجاکانی سەدەی 20ەوە پشت ئەستورە بە داهاتی نەتەوەیی عێراقی نەوتە و لە کوردستانیشا خەریکە دەگاتە ئەو قۆناغە واتە دوای پشت بەستن لە پەنجاکان بە نەوت بوو ساڵی 1961 نەوتی عێراقی خۆماڵی دەکرێت و جوین ڤێنچەرەکە و پەیوەندی دەبەسێ لەگەڵ کۆمپانیا زەبەلاحەکانی جیهانە لەو کاتە سوکانی سیاسی و ئابووری عالم بەدەستی بەریتانیا بێ و بەریتانیا ئەو دەستکەوتانە دەچنێتەوە ئەمە بۆ عێراق و بۆ وڵاتێکی وەکو ئێرانیش لە 51 تا 53 لەسەر دەستی مصدق هەر خۆماڵیکردنی نەوت لەو کاتە لە نێوان شاو مصدقا بۆ ئەوەی مصدق پێی وا بووە دەبێ ئەمە خۆماڵی بکرێ و لە ڕێگەی نەتەوەییەوە ئەم نەوتە بکرێتە سەرچاوەیەک بۆ گەشەی ئابووری و لەو کاتێشا کۆڵانی بڵین دەوڵەتی داگیرکاری بەریتانیا پێیان خۆش نەبووە جۆرێک لەم نەمەتە لەدایک ببێت هەر لە ڕێگەی شاوە سەرکوت هەر لە ڕێگەی شاوە و ئەمریکا و بەریتانیا یەکیان گرت جارێکی تر محەممەد ڕەزاشا چانسی ئەوەی هەبوو ئیتر لەوێەوە نەوت بوو بە بڕیاردەری سیاسی ئەمە بۆ ئێستا بۆ 2017 بۆ ئەم هەنگاوی هەرێمی کوردستان و پارتە سیاسەکان و سەرکردایەتی سیاسی کوردیش تەواوە کە ئێمە نەوت و سامانە سروشتیەکان و گاز وەکو پاڵپشتێکی گرنگ بۆ دەوڵەتداری سێبکەین زۆر زۆر گرنگی سیاسی ئابووری تەنانەت ئاسایشی دەبێت وەک بینیمان هەنین کە کاتێک هێزێکی دڕندەی وەکو داعش ڕوبەڕووی هەولێر دەبێتەوە تەنها هێزە سیاسیەکان و بوونی کورد گرنگ نەبووە دەراوسێ تورکیا بێ یاخود دەراوسێ ئێران بێ بۆ ئەوەی هاریکاری ئاسایشی یەکدی بکەن بەڵکو ئەو دۆزە یان ئەو دۆخەوە بەرهێنانە بوو لە بواری نەوت کە کۆمەڵێک کۆمپانیای گەورە لێرە خەریکی بیر لێدانن گەیشتونەتە ئەو قۆناغە ئەمە پاڵپشتێکی زۆر زۆر گرنگی سیاسی و ئاسایشی بوو بۆ هەرێم من دەمەوێت ڕوون بکەمەوە لە دنیادا ئێستا دووسێ کەیزی تری مەسایلی ڕیفراندۆم هەیە یەکێکیان لە وڵاتێکی وەکو ئیسپانیایە کەشیان لە وڵاتی بەریتانیایە کەتەلۆنیا بە سکۆتلاندا من ئەمەوێت یەک جیاکاری عەقلانی بکەین و خوێندنەوەیەکی عەقلانی سیاسی بکەین بۆ دۆخی ئەو خەڵکەی کە لە هەرێمی کەتەلۆنیا دەژی و لە سکوتلان دەژی بۆ ئەو خەڵکەی کە لایەزار بە دەرەجە 2 سیر دەکرێن لە ناو خودی عێراقا لەبەرەوەی کورد مەزهەبێکی دیاریکراوی نییە و بەداخەوە لە ئێستاشە دوای ڕۆچوونی حکوومەتی عێراقی مەزهەبی عێراقی بووە بە مەزهەبێکی دەوڵەتی شیعەگەرایی زیاتر سۆزی دەوڵەتی ئیقلیمی وەکو ئێرانیش لەگەڵ شیعەگەراکەی یەک دەگرێتەوە ئەگەر سونیش بێ لەگەڵ وڵاتێکی وەکو سعودیە و تورکیا کەواتە ئێمە ناتوانین بۆ داهاتووی خۆمان هیچی لێ بەرهەم بێنین و هیچی لێ بدورینەوە ئەوەی من دەمەوێت بیگەێنم ئەوەیە کە گەر من لە وڵاتێکی وەکو کەتەلۆنیا بوومایە چواردەورم خودی مەدریدیەکان بووایە سویدیەکان بووایە نەرویجیەکان بووایە فینلەندیەکان بووایە بە دڵنیاییەوە دەنگم بەمانەوە دەدا لەناو ئەو خۆشگوزەرانیە لەناو ئەو گەشە دیموکراسیە لەناو ئەو مەسایلی ڕەفاهێتی ئینسانی خوێندنەوە بەڵام لە شوێنێکی وەکو کوردستانە بۆ ئەوەی تا ئەم لەحزەی کە من و تۆ گفتوگۆ دەکەین بەدەر لە پرۆگرام و پەیڕەوی هێزە سیاسیەکان کە خودی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان و شوعی و بزوتنەوەی ئیسلامی و هێزە ئیسلامیەکان دەگرێتەوە دەنگ بۆ جیابوونەوە دەدەم لەبەرەوەی ئێمە ئەزمونمان کردووە لەگەڵیانە لە هەشتاکانەوە لە شۆڕشەکانمانەوە هەموو ئەزمونمان لەگەڵم هێزە سیاسیانە کردەوە بە جەنگی داعشەوە من ئەمەوێ ئەم خاڵە ئەوەیە کە تا ئەم لەحزەیە
حکوومەتی ناوەندی عێراق کە ئێمە توانی ومانە بە جۆرێک لە جۆرەکان حکوومەتی هەرێم ببێتە دەواازەیەکی باش، ببێتە شمۆڵگەیەکی زۆر باش بۆ خەڵکی سڤیلی عێراقی کە زیاتر لە 1,300,000 ئاوارەی تایە دەیانژێنین وای لێ هاتووە ئاوارەکانمان بەرەو دەرەجەیەک بوونەتن بەرەوەی ئەوان زۆر سپاسکارانم. مەبەستەکەت زۆر بەڕوونی گەشت بەڵام کاتەکەت هاوکار نییە. مامۆستا سیروان لە یەک خولەکە گەر بکرێ وەڵامی ئەو پرسیارم بیتەوە، پێت وایە پارتە سیاسیەکان ئامادە بن مجازەفە بە پرسێکی گرنگی وەکو ڕیفراندۆم و سەربەخۆیەوە بکەن، چونکە زۆر هەندێک جار ئەبینی زۆر بە کەمی باسی سەربەخۆیەک دێ، پێیان وایە ئەمان جدینین. تێڕوانین و خوێندنەوەی تۆ بۆ ئەم مەسەلەیە چیە بە کورتی و پوختی سوپاس دەکەم. ببوورە بە وازەحنێک تێنەگەشتنی بەس لە یعنی زۆر جار گاڵتە بە کورتی و بە شێوە بازارێکە کە ئاماژەی پێدرێت گاڵتە بە ڕیفراندۆمەکرێ، گاڵتە بە سەربەخۆیەکرێت، تەنانەت گەشتۆتەوەی گاڵتە بە ئاڵاشەکرێ. پێت وایە ئەو پارتانەی خەریکی سەربەخۆ ینی ڕیفراندۆمن لەم لەحزەیەوە پارتەکانی دیکەش کاتچنە ناوە مەسەلەیەوە ئامادە بن مجازەفە بەم پرسەوە بکەن تەنها بۆ خۆشی ڕیفراندۆم بکەن. نەخێر با ئێمە وەکەڵێ پێش حادەسەکان نەکەوین چکە تۆ هەر لە ئێستەوە ناکرێ بڵێ من ئیمڕۆ ڕیفراندۆم بکرد سبەینی ئەعلانی دەوڵەتی سەربەخۆی خۆمەکەم. یەک ئەمە لە ڕووی واقعیوە لە ڕووی قانونیشە تۆ بۆت نییە، بەڵکو خەتوە عەرزمەکەی تەساعودی تۆ سەرەکەوی لەگەڵی. هەر لە ڕووی ئەمری واقعیشەوە تۆ هەر ئێستا بڵێ وەڵام من ئەعلانی دەوڵەتێکم دەوڵەتێک ڕاگەێنم وەک مامۆستا باسی کرد واقعی جغرافیای سیاسی ئەم هەرێمی کوردستانی ئێمە لە نێوان سوید و نەرویژ نین تا وڵاتانی دراوسێ تەقەبولی وەزعی ئەمە بکەن. ئێمە لە نێوان وڵاتانی هەرێمایەتیان کە بە درێژایی مێژوو دوو سراعی گەورەی نێودەوڵەتیان هەبووە لە ڕاستیە، دوو هێزی نێودەوڵەتیش هاوکاریان بووە بە هەموو ڕوخمی هەموو کێشە و سراعێکیش لە نێوان خۆیانە هەبوێ لەگەڵ وەکەڵێت تەحەدای میلەتی کوردە ئەوان هاوڕاست و هاودەنگ بوون. بۆیە من بە بڕوای من یەکێک لەوانەی کە سەرکردایەتی سیاسی کورد ئەڵێ ئێمە ڕیفراندۆمەکەین دواتر بڕیارە دەین فعلەن ئەمە ڕێگایەکی دروستی و یاساییشە لە ڕاستیەوە بەدەر لەوە ئەتوانم بڵێم هەنگاوێکی سیاسیشە، چونکە تۆ هەر لە ئێستاوە ڕقێکی سیاسی بۆ خۆت ناخڵقێنیت بەوەی کە وڵاتان بە قورساییەکی زۆرەوە تەحەدات بکەن. بەڵێ من تەوەری دیکەشم مابوو لەگەڵتان باسی بکەم، بەڵام کاتەکار هێندە هاوکار بوو. مامۆستا سیروان حەمەشەریف ماستەر لە یاسای نێودەوڵەتی، مامۆستا دانا نەقی چاودێری سیاسی، زۆر سپاس بۆ کاتێک بە ئێمە و بە بینەرانتان بەخشی. بێگومان دەرفەتی تریشە بێ بۆی گفتوگۆی دیکەش بکەین. سوپاسانەکەم بینەرانی عزیز. باسی ڕۆژ لێرە کۆتایی هات، ڕێزیات گارفایق و ئەم ستافە جوانە لە سلێمانی و لە هەولێر قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم ماڵتان ئاوەتان بێت.